بەرەو ناوچەیەک بەڕێدەکەوین کە ئەنفال نازنامەیەتی، ئەو ناوچەیە کە گەورەترین تاوان تێیدا ئەنجام درا. لێرە ژیان هێوا شێواش کۆتایی دێت، ئەوەشی ماوە کوردواتەنی مەمرە و مەژی ژیان دەگوزەرێنێ، چونکە ئەو دەسەڵاتی بە توانە و خوێنی ئەم ناوچەیە دروست بووە، ئێستا ناوچەکە و دانیشتوانەکەی پشتگوێخستووە. ئێستا ئەمان بە ئازایەتی خۆیان لە ناوچەکەیان ماونەتەوە، گەرمیان بگەڕێیت، ئەوە دێتە بەرچاو کە لە ناوچەیەکی وێرانەی کاتی تاوانی ئەنفال دەچێت. سڵاو بینەرانی بەڕێز، ئەم کاتان باش، بەرنامەی خەڵک و حکومات لە گەرمیانین، لە دەوروبەری کەلارین، لە گوندی مێوەکەین، لای والی مێوەکە میوانین. لەم گوندانەدا کۆمەڵە گرفتێ، بە تایبەتی مێوەکەی سەرو. بزانین گرفتەکان چین. بەڕاستی بە ڕێگایەکی زۆر دوور و ناخۆشدا گەیشتنە مێوەکە، شوێنی زۆر ئاسی و زۆر دوور. کەس تەسەوەر ناکات لەم ناوچانەدا گوند دەبێت، بەڵێ گەرمیانێکی فراوان، گوندێکی فراوان، بەڵام فراوان نا لە خزمەتگوزاری، بێ خزمەتگوزاری. بینەرمان بن. گوندی مێوەکە لە ناوچەی جافایەتیان ناوچەی سەرکەلە لە گەرمیان، سەر بە ناحەی ڕزگاریە 30 کیلۆمەتر لە شەقامی سەرەکی باوەنور کەلارەوە بەرەو ڕووی خۆرئاوا دوورە، زیاتر لە 35 کیلۆمەتر سەنگا و کەوتوتە باشووری خۆرئاوایەوە. ئەم گوندە لە دوای ڕاپەڕینەوە ئاوەدان کراوەتەوە. چەندین ماڵی گوندەکە دەستیان بە ئاوەدانکردنەوەی کردووە و بەردەوام بوون لە ناوچەکان و خەریکی کشتتوکاڵی و ئاژەڵداری بوون. بەڵام خەم نەخواردنی دەسەڵاتی کوردی لە ناوچەکە بۆ کاریەوەی خانوەکانیان بەم شێوەیە چۆڵ بێتەوە. ئێمە پێش باسکردنی ئەم هەموو نەهامەتیانە با بزانین گوندەکان ئەگەرچی دەستی ئاوەدانی پێنەگەیشتووە، خەڵکی ناوچەکە لە بۆنە و جەژنەکاندا چۆن ناوکاری یەک دەکەن و بزانین یەکگرتووی و خۆشەویستی لە گوندەکاندا ماوە. وڵا لە جەژنانە ئەم کۆمەڵە خەڵکە زۆر هاوکاریمان خۆشەویەکو سێمە لە جەژن ڕێ بۆ سەردانی یەکتری ئەمە چین بۆ ئەوەندیەکان ئەو کۆمەڵە خەڵکە بڵێ دێگا کەم بۆ تۆ خەڵکی ماڵی کەمتیامای سێمە لە جەژناکشمان لەو دیوە مزەوت تێگاتی چین نوێژی جەژنەکەین لە جەژنانە سەردانی یەکتریەکەین ئەوە زۆر چاکی دەکەن ئەویەکە وڵا دەکان خۆمایسە ناوێکە ئەمەە ڕێک و پێکین بۆ سەردانی یەکتری و دیێن یەکتری و تەعزیە یەکتری ئارە وەڵا خۆ نایکەن دیارە وڵا هەلیرە بۆ مەولوی قوربانی ئازان وڵای دی گۆشتەکەی میوانمان تێ لە وەختە زیاتر ئەو ماڵەکان تێویتەم بیانێ لە مەچەکان مانگایە گایەکەنە خۆت ئەبینێ دوو حیوانەکەنە خۆت تەبریقەکەن میوەکە بدە بەرازکانی و حەزی وەی ڕۆژە بێن بێکۆت نەگە یا مەولوەکەی دەین یەکتریەکەین ئەو شتە ئاوایە ئارە وڵات تێکڕاوی چاکمانێ بەخوا ئیسێت ئەوە منەما ئەو شێوە بەڵام ئیسەی باشە زۆر باشە ئەوەی حالە لادیەکانە بەرەڵا مەولوی بکەین 20 کەسمان باڵکەن هەر حیوانە سەر بوونی ئەوانە بیخۆین یەکتری باڵکەین شایی بکرێت سەردانی یەکتریەکەین تەعزیە بێ زۆر تەمە تەقریبا مە 13 دێنە مە پێمان قەتەیەک لە مەتەقەی زاوت و ئەوە خۆی مەتەقەی کەوسێم ئەمە وەڵا هەر پێ مەتەقەی ناوجاف زیاتر پێ ئەڵێ ناوجاف ئەمە بەڵێ هەر گشتی مەتەقەی بەڵام ئەمە زیاتر پێ ئەڵێ ناوجاف ئێمە دەوری ئەمە شوێنەکە ئەوە دەوری 13 ئاوای لە مەدیقین وەڵای سە ئێمە لە کاتی جەژنی دووە وەختی خۆی ئێمە لە دیکانی کەوە بووین مامەیەکی باوکم بووە قاوەری ئەمین پیاوێکی ینی ناودار بووە لە کول ئەو ڕۆژەی بیان دوو بەیانی ڕەمەزانە دوو بەیانی ڕۆیشت مەلایەکی هەوڵ لەم لاولا
ئەیتە ئەو مەلا ئەوسی شەوەی مانگی ڕەمەزانە بانی بۆ ئێمەدا و حەدیثی بۆ ئێمە گێڕاوە و بەیانێکی لە ماڵی ئەو پیاوە نوێژی جەماعەتیانە کرد و لە کول ماڵێکەوە هەموو ماڵێکوە ئەوەی شۆربایەکی بگرای ئەوەی گۆشتی بووە ئەوەی هێنی بواە هەیەکی سینیەکی ئاوە بوو ئەو ماڵە بۆ یە خۆیان خوارد و دوایە وەسان گردن ئازاییانە کرد لە یەکتری و ئەمە لەیرا ئەم دێسە لێرا ئەوە دیای میوەکەی باوشین بۆ میوەکە و لە میوەکەیان و باوشین ئاوهاتوو و لە ئاوهاتوو هەمی بە پێ ئەوانش هاتن بۆیرە ئەمانشە چوون بۆیە یعنی ئەو سێ چوار ڕۆژە هاتوچێ یەک قوربانە چیتانە لە جێژنی قوربانی شابەرەوەڵ ینی ئەو مەلاکەوە لە ڕەمەزانە ینی مەلامان و ئەمانە بە شوێنیان ڕۆژە دوو ڕۆژ بە لە جێژنی قوربانی هەم دووبارە هاتووە نوێژەکەی بۆ کردی ئێستا لە جەژنە ئەچن بۆ دیەکانی ئەچین بۆت ئارەوەڵ ئێستاژێ بەیانێکی تێمەمان ماڵ لەسەرکە لە خۆمان دیێغی خۆمانکانیکەوە مەلایەکی تایەوە نوێژەکە کول بەیانی دوو هەڵسان یاوە سیارەکە یاوە سواری وڵاخێ ڕۆم بۆ نوێژ و دوایی گەرن ئازایی لێ خەڵکەکەم و دوایی تر ئەوان تێن بۆ ماڵە من و بۆ ئەم دیەکە و بۆ ئەو دیەکە مەچی قوربانیەکەی ئیشەڵا لە پەنای خواوە ئەو قوربانی چۆنێ بم باسکە وڵا ئەو قوربانی تەکەی ئەمە ئەوکەوەی لەسەر شەرعی خوا و پیاغەمبەر کە باسیگەن ئەڵێ ئەو حیوانە لەبەر خاتری ئەوەی کە کاتی خۆی حەزرەتی ئیسماعیل باوکی بردێتی سەری نەناخۆ چاوی ڕەشتووە دەسڕێکی کردێتە خەڵکیکە بانکەی لە ماڵ خۆدان سەر نایسەکەیتە خەڵکەکە بانەکەیتە بە گوێرەی شریعەت ئەو پیشا حیوانە سەر ئەبری لویا پشکیەکەیت ئەگەر زانی زۆرە جوانێری بۆ دیەکانی تر بۆ خەومەکان ئەڵێ بێن گۆشتێ حیوانە زۆرم سەر بڕیە گۆشتەکەی زۆرە با خراونێ هەر کەسێ پشتێکەوە یانەک و ئەیشەکەیت لێرە تۆ حیوانێک کرد بە خۆش ئەگەر دەست دەلام بێتە ئەم ئاوی ئەو دەستدەلامە هەر دەکەی پشکێکەوێت پشکێکەوە پشکێکی بۆ جاکەنەوە ئەمە یەک گرتووی گوندەکانە بزانین حکومت یەنێم تا چەند ڕازگۆ بۆ لەگەڵ گوندنیشناندا دوای ئەوەی بەلێشا و پاریان کەوتە دەست یان نەخێر ئەوان واتە دەسەڵات تەنها بیری لە خۆ دەوڵەمەندکردنی تاکانی کردەوە و گوندەکانی پشتگوێ خست. هەمووتێ بەداهاتنە لەبەر ئێمە تۆ دە پێداهاتی لامان وڵاتی خۆمان زۆر خۆشەویستە لەبەر ئێمە شوێنی خۆمانە شوێنی باو با پیرمانە 6 ساڵ لەیرا وڵاتەکەمان بەدڵە بڵێ شوێنەکەمان سەختە دوورە شارە ئەزیێتە بەڵام لە وەختێکا بوو مەتەقە زۆر ئامان خۆشەویست بوو بڵێ شوێنێکی یاخی بوو بۆ پێشمەرگە بۆ هەراوەزن ئەوتە زۆر خۆش و لامان ئیسەی وڵا خۆ باشە بڵێ ئەگەر حکومەت یارمەتیمان بدات بەڵام حکومەت جادەکان خاز ناکات جادەمان نییە ڕێگەوبانمان نییە مەکتەب ما وەکو پێویست نییە ئەینا خۆ ئەمە خۆمان ڕازین پێی بەس چەکانمان وەکو پێویست نیە ئەوەی بۆمان کردی هیچ وەکو پێویست نییە حکومەت دەڵێ مەسە خەڵکی دیەکان شۆڵێکن ئەمە ئەو شۆڵیەکە هەتا ئەو شۆلەکە وەڵڵا بەرە ئەو شۆلەکاتی شوان بکردێ پۆلیس ئەمە یەک و دوای ئەوشە برای ئێمە مناڵمان ئەنێنە مەکتەب 12 ساڵ پاکمانێ شوان 10 ساڵ مناڵ خوێنگەیەس تۆ تێگەڕە بگەیە 8 ساڵ 10 ساڵ وڵا برا مەکتەب لێنە ئەبێن بۆ دێ بخوێن ئەی باشە منیسە خۆم ژنێکە و کچە و کوڕێکم هەیە ئەیچە کچە و کوڕەکە بێنم بۆشتا ئەمری لە چی بکەم ئەبێ خۆشم بارکەم بڕۆم ئەگەر ئەو ئێستەمە داوامان کردووە 13 ئاوین ئەم 13 ئاوان کاگەم مەکتەبێکی متەوەسەمان بۆ بکەنەوە بۆش پاکراوەوە بەدە شوێنێکی ناشیەوە دایانیەوە ئەڵێن خۆتان بێن لەژنە بێ لە قایم خامێتەوە لەم لە ئیدارەوە لە هەموو شتێک لەم 11 دێ شوێنێکمان بۆ دیاریکەن و مەکتەبێکمان بۆ دانێن و بعد یەکامان شۆڵنەوە و بار نەکەین و مناڵەکانمان بۆینە ئەوێ ئەوڵێنەوە تۆ بێری بۆ شار پێ بخوێنە ئەوە لە حکومەت خۆی ناتوانێت مەعاشی خەڵک بدام نەتوانم هەموو ڕێ سیارێ بوون بینێنمە سەمود و کەلار و بێرمی بۆی دەکرێت دووریش تا خۆی چای خۆ بینێت ئەم ڕێدە خۆی دوات تا خۆی ژی هەتە بدی ئاسمانەوە تۆ تەنیا یەک ڕۆژە هاتی عاجز بیتە لە ڕێکە جا بێ ئێمە ساڵێکا 30 شەو بڕۆ 30 شەو بێتەوە حاڵە بێت
هیچ حولێکی نەدا بۆ دێگان ئەوادان کاتەوە بەخوا ئەمە دێگان بە ئازایی خۆیان ماونەتەوە ئەم خەڵکە ماوە خەڵکێکی دڵسۆزە پێی ناخۆشە مەتی خەشۆڵکاینا هەموو دێکان هیچی بە حکوومەتەوە نەماوە هەر هەمی ئازایی خۆی لە خێرەتی خۆی ماوەتەوە کۆمەڵە خانوە بینم ئەمانە هەموو ئەوە گشتی ئەمە 12 ماڵ بینە 12 ماڵەکە هەشتیان باری نۆماباری گرستیان ماماینەت و گشتی لە بێکەسیا و مناڵی پێگەی مەکتەب نەبوو مەزمون ئەڕۆی با مناڵەکەم نەفەوتێ ئەمەگە مناڵیان دوو کوڕی بەرکیانەکە پۆلیس و شوانی نەوە کرد و سەریان لە میلەتەکە شێوانە نەقەسەم بەخوا برا هیچ ئەمە ئیسیفادەمان لەم حکوومەتە نەکردێ ئەم پێشمەرە دروست بووە هەرچی خەڵکی لادەی ئێمە بوو هەمی سەرچۆپێکی گرتێ بەڵام قەسەم بەخوایستە گەوانێکیش بە دەست ناکەوێ بڵێ کارەبا دەگاتە تۆ دێ باشە دیەکان لە مختارێتە لە پارە گۆ باشە وڵا کارەبا بۆ فرەدی هاتی هەتا حالێ بەڵام جادەمانە ڕێگە و بارمانە جادەمان بۆگەن پردی بۆ ناکەن بارانەوەوارێ لە هەژدە شوێنە بڕێ ئیتر ڕێمێنێت سە جادیان بۆ ئێمە دروست کرد لە سمود و لە کەلا دوو جادیان دەبووە مەنتیقان یەک پردیا بۆ نەکردووە یەک جریان بۆ نەکردووە یا لە دۆڵ ڕوخێن و تەختێکەکەن و باران باریک خۆمانەکەی بازار وڵای هاتووەکەین بە سەمەریەکەین ئیتر هاتووەکەمان نۆڵات وزان هاتووەکەی بەڵامیشە حاڵنی هاتووەکەی خەڵکی وا شەی وایە سیارەکان لە دیێتە دانێ خۆماوە پێتین و هەر گشتێکە نەک دەکەی من لە مەسۆگە دایانێ و پێ ڕوو بۆکانێکەوە لە خەبرەمەلا دایانێ و پێتین بمیەوەکە لێرە دایانێن و پێ ڕوو بە حەسەن ئەم ئەیچی بکەن چارە نییە باسی گوزرانی ئەم گونیشینانە بکەم وەکو ئێوە لێرە وەز و حاڵ و گوزەرانتان چۆنە بۆ ماسک وەڵاهی حاڵمان چۆنە هەروان حیوانداریەکەین و حیوانە خاوانەکەین و فەلاعیەکەین و هەروایتر هیچ واشمان بۆ نەکردیا ئەم کوردستانە هیچمان بۆ ناکەوە دۆ چەند نە کارەبامان هەیە نە ئاوی باشمان هەیە نە هیچمان هەیە بەخوا و ئێ باشە ئەم ڕێگایە زۆر دوور بوو ئێماتیان ئێوە لێرە چۆن ئەژینان وەڵا ئەژین فەلاعیەکەین و وەڵا نەخۆش یەن ئەمرێنەگەینە دختەر بە سارەی وینەکەینە چێتە دختەر و باشێتەوە ئەمرێ کورە نەبەخوا تازە ئاخرین کارەبا و جادەیان بۆ تێرن ئیتر هەموو شتێکیان هە وەستانێتتر هیچیان نەبەخوا بۆ نەکریا نە خانومان بۆ کریا نە شوێنێکی باشمان بۆ کریا وڵا ئیسا حاڵان من ئیشم کرێکاری ئەی وەڵی بۆی کرێکام ئەگەر حکوومەتمان حکوومەتێکی چاک بە ئەمش کرێکارە بمیس کاوەڕایەکی وەکو من ئالم تەمەنا ئیسا خەیە کرێکاروی ئەو کاتەی ئێمە لەم دێبی نەجادە بوو نە کارەبا بوو نە هیچ بوو ئەڕۆیشتین بە سیارە لە مەسۆلەکان سواری سیارەمی ئەگە بووایە ئەچین بۆ زەڕین سعاتی بەڕێ پێڕوین جای بۆ ساعتنی ئەڕوین جای بوو 2 ساعت ڕۆڕوین ئاوە سیارە نەبوو کەم سیارە بوو ئێمجا سیارەکانی پارەیان ئێسین کەم پارە بین پارەمانە بوو شتیان بەگران باڵەگرتین ئەوە نەیجاری مەوالی کرد وڵا پێشەوە بەشی خۆم حیوان بوو ئیتر بۆم نەکریا و دوو مناڵ بوو مناڵەکان ڕۆیشتە خوار و کول بە پێشمەرگە و خۆ مامۆ لێر ئایلەکە ئیش بۆم نەکە ئایلەکەش نەخۆش و لە نەوەدوێکە نەخۆشە تای سەبخ وەڵای ئیسەکە وا ئازان ئەوە ئازان ئاما بیشی کا بە ئاتون تازە کەس ناگەڕێت وەختی ئەک خەڵکە گەڕێەوە ئەو خەڵکە بە دڵسۆزی هاتوو لێرە ئیشێک ئێمە تا ئێوارە لێرە خشمانە بڕی شەشدا بیایی دەمەتەخەماگەناو ئەڵفقەکانی خۆمان ئیسەکە خەڵک بێتۆ چی بکە ئەگەر خەڵکاتۆ پێتەویستی گەڕەکە یارمەتی گەڕەکە کی یارمەتی بدە ئەمانە وەڵا زۆرتر ئەمە حکومەت سەبەت حکومەت ئەو کاتەی ئێمە هاات ئەم دی هێمازام دەوری 14 ماڵوین 12 ماڵوین ئیسە 3 ماڵی تێماوە 2 ماڵیاتی ئەگەر ئەو خەڵکە ئەو وەختەی یارمەتی بداین هەیە ئێمە ئاماکرێ نەڕوینەوە ئێمە خۆمان هاتینەوەی خۆ کەس ناودنەوەی وڵا دەواکاری لە دەوا لە کێ بکەین ئەگە حکومەت کامە حکومەت ئەزانی چۆنە حکومەت ئەوێ باوکی ملەت بەس ئەم حکومەتە ئێمە بەرادەری ملەت وایان وەکو خەڵکە لە شوێنە بەرادەرێکی بێ ئەگەر کڕێتی ڕێ کەوتە شوێنەکە لادا ئێسا حدێکەوە ئەڕ ئێمە ئیسا وەختی خۆی لێرە دەرکرایان لەم شوێنە بەخوا بە شەق دەریان کرد خەڵکان کە هێزانێکمان ئەلفا کرێ سەتوە لووەکە لە سیارەکە دابەزید دەرگاکە یەوتی ئێمە قابێگانیشمان نەکڕشتی ئێمە بێ داماوی بردینێ خوارەوە ئەینا خەڵک چۆن لە وەتەنی خۆیان ڕات خۆ ئەوش هە وەتەنی ئەمەیە فەرق ناخە بەڵام وەکو ئەیرە نایە ئێمە لەم شوێنە دایگوی حەدڵشمان بە شوێنە کرێت وەڵی تێکە خۆیتی ئەمە ظروفێکی ناخۆشە جا ئەم ظروف ناخۆشیشە ئەم زەربەت چی ئەم خەڵکە یعنی ئەمەی بەسەراتێ لەم دیهاتانە یەکەم وشکە ساڵی هاو بە ملیار دوو هەمیش بێ مەکتەبی مەکتەبی تیانە بوو کە من هەر بۆ نمونە خۆماوە کوڕێک ماوەسە بەسەر سیارەوەی سەجات ئیزە مەکتەبینی ئیسەکە بۆ سنفی چوارە ئەوەی مەکتەبینی ئەجێگە ناچار کەوتم یا بینێر بۆشار یاوە لە خوێندنەکەی بێرێ ینی بێ مەکتەبی و خزمەت گوزارایی نییە و دەمەی سەرگشمان داواکانی کە لە حکوومەت هەمومان داواکارین لە شوێنێکی گونجاوە مەکتەبێکمان بۆ بکە و کە ئەم ماڵەشە ماوەتەوە بەم جۆڵەوە بمێنێتەوە و ئاوادان بێتەوە چۆڵی نەکە لەم منتیقی ناو باشکی و ڕۆغزایی و ئەم منتیقانە من چەند ساڵە هەرە سوڕێمە بە خاڵیەکە چیان بۆ وڵی وەکو تەماتێ و ئاوا ئەمە لارنجە و هەروە بێتەوە وەکو ئاوا باینجان و ئەم وردەشتومانە
ئێمە خەریکەمیش و بە زمانین تایوان خۆیان تەڵەبیاتی خۆیان نیە مەسەڵ لە فلانشتمانێ بەڵێ بەڵێ زۆر کەزیڵەیە تەلەفۆنە گاجاریواڵە شتێکە بۆ بێنە میژەڵم بەسەر چاو تاواتێکی وەدێر تۆ گەڕێ بم دیارم تا چەند ئاوادان وڵی باشە زۆر ئەو ئاوادانە نییە ئیسا بۆ نمونە دیوا هەیە 10 ماڵە بۆتە 3 ماڵ دیوا هەیە 6 ماڵە بۆتە 1 ماڵ ئیتر ئاوا تا سوتفەکە جاری وا هەیە ماڵی وایە گەڕێتەوە هیوا هەیە ناگرێتەوە هەرکێ بە گەڕێتەوە نایخۆی تا چەند مەسەرەن دیەکان پیان خۆشتەوە وڵی زۆر پیان خۆشە ئیسا من زۆربەی کەسە وەکو ئەم ماموالیە چەندەها جار من تێم ئەڵێ زۆرم پێ خۆشە توتی بۆ لای ئێمە من خۆم یەکێ لەو خەسەران لە 82 خۆم پێشمەگە بوومە بەخوا چەند پێشمەی بە ماڵەکەش هەم بەقەڕ بووە ئەڕیم هاتمانە بخواڕێن ماڵی کاواری 20 پێشمە هەر لەگەڵ خۆمان هاتووە نە بەو قورئانە هیچ ئەوەتان واتان بۆکەی ئەمەتان بۆکەینە بمازان ئاوایە ڕەنگ هەیە یەک تەشتەنامە نەکرا پێشمەگەش پاڕیم کرێنێ ژنەکانمان بەخوا بمازانێ ئەگە نەکبن ئەوە مامرای بێسەی بینیت مامرای بێشەن تەمان خەوانی استێسە تەنزیم بوو لەم گەرمیانە پیاوی گووە دیاری بوو بەو قورئانە سێم ڕێی خوا مانی نام 200,000 دەیان نایدەنی ناقەسەم بەخوا بمازانێ ئاوایە باوەڕ ناکەم لە 100 تا 5 مایل لا دیارداخی ئەم بەزمە چی بۆ کردین خۆرا ئەوسا شەو ڕۆژ پێشمەرگە ها واتان بۆکەینە ئەمە تا بخواگای ئەمە سەرەکەوین ئای باش وڵا سەرکەوتین سێمە هەر لە بیر نەما کەس لە بیر نەما خۆمیسە خۆم پێشمەرە و پێشمەی کۆنم بە حەقی خوا ڕوونیەوە هەندێک شوێنە بگەڕێم ئەوە نەقسەما پێژن و ئەوەنە 12 من بالا ئەمە هیچ با پێ ناکرێت بە قورئان من چوو مەسەلای دایان مەسئول بووم لا دیانە چوو مەسەلای گشتیات حەزام نایە بێنم زۆر یا تەکلیفم لێ کردین کوڕە بەخاتی خوا هەڵ وەلادیەکان بدەن من ئەکشیان ناسم برادەرەکان لە گۆڕان و لە یەکێتی و لامی ئەوەتە برادەر بوو گشتی بەخوا نام خەسەم بەخوا گشتی خۆی کەسە کەڕ ئەڵێ هیچ ئەم لادیان نەبینەوە بەلا بە قوربانتان هەزار ئەمە هەر پێشمەرە کۆنەکان کە مەسئولەکان یەکیانە ڕۆژە سەدای دێگان بکەن کە دووسە نانەتیا خواردە وەڵا لەگەڵ پێشمەرگا شەو ڕۆژ خزمەتی پێشمەرەمان کردگە ئەوە کوڕمە ئاوە بەخوا ڕۆژ وا بۆ دوودا هەر ماڵە خۆم دوودانە حیوانە سەر بڕێ بۆ پێشمەرگە بەخوا هیچیشیان بۆ نەکردین بەخوا خزمەتمان کرد بەخوا نیوەشەی شەوی ژنانی لا بخەوم هەڵیان سارم لە خەو بەخوا نان و چێشتم بۆ کردن دابنەسی بەخوا ئیسێش قیمەتی ئەیانە نییە بوو هەر ماڵە خۆم با بێژم هیچ کەسی تری ژنە وەڵا گلەیم هەتا گلەیم لیان هەی بۆ ئەوە ئیسا هەمە شەو ڕۆژ چی ئەم منتیقە هەیە گیانمان دەرچووە دەست پێشمەرگە و ڕیشەمان دەرهاو مناڵمان سارینە و نانمانەوە ئاومانەوە هەمومانەداوا پێشمەرە ئەی خوارد ئەیزا ئەوان هیچ بۆ ئێمە ناکەن هیچمان بۆ ناکەن بەخوا ئەوە بەخوا چنگم کردە پەین فیشەکەم دەرهاوردە بۆیان بووە بەخوا ئابووە بلەسوور بۆ بلەسووری سێ زانێ بەخوا فیشەکەم دەرکردە لە ناو پەین لێن خۆیان بردیانە بووە شەڕەکەی سۆفی ڕەحیم لێ شەڕیان پێ کردو دەبزانی بڕۆم ناسی ئەزانێ خەڵکی کوێم ئەزانێ کردگمە بەخوا شەید مازۆرە جارە هەر خۆم ئامۆزا و خاڵۆزام ڕەنگە 5-6 بێ زیاتر تێکورە بە سەر چاو بەخوا خۆم مۆلی دەش بۆ لێرم پارەی مۆدلەکە بۆ تێرم مۆلیدەکە بۆ تێرم بۆ کەم ئیسێش بۆم تێرە بەخوا چاوم پێی نەکەوت ئەمە چاکدا حاچێ دا بکەین بۆتانەکەین بەخوا هیچیشمان بۆ ناکەن سەردانیشمان ناکەن هەموو ئەو کەسانەی یا هەموو ئەو بەرپرسانی ئێسا باڵادەستن لەم هەرێمەدا ئایا لە حکومەدا یا لە حیزب ڕۆژە لە ڕۆژان ڕێیان کەوتۆتە ماڵێک لە ماڵەکانی گوندەکان یاخۆ لە گوندەکان ئێستا لە خۆیان دەپرسن گوندەکان چیان بەسەراتوە ئایا سکاڵای ئەو پیرە دایکە وەردەگرن کەوتی چەندین شەو لە خەوڕان پەڕانۆم نانم بۆ دروستکردون ئێستاش نامناسن
بزانین دوای ئەم بەرنامەیە ئەو پیرەدایکە دەناسن یان نەخێر باچیان لەو پیرەدایکە و لە دەیان پیرەدایکیکە نییە کە لەم وڵاتەدا خزمەتیان کردو. ڕۆژێک لە ڕۆژان کاتی بەهار بوو وەختی سەیران و گوڵ و گوڵزار بوو سەریان هێنا دەر گوڵاڵەی ڕەنگین وەکو گوڵاڵەی دەشتی سەحرای چین منیش ئەسم زیان کرد و لە ئەز بووم سوار ڕۆیم بۆ سەیری نیشانەی بەهار کردم تەماشای بەهاری ڕەنگین دیم بەهار ڕەنگینە بەهار دڵشادە و من دڵم غەمینە وتم ئەی خۆزگم بە تۆ نیشانەی بەهار لە جیاتی جارێ نەسادێت چەند جار وەختێ چاوم کەوت بە بەهاری تەر خۆم کردە قەسا و سندم بڕێ مەڕم جیا کردەوە بە دڵ و بەدا و بردم بۆ عەزری وەلی و چەمی جۆسوتا و مەڕێ من بووە خێرا دەست و برد منی بێتاقەت مەیلی خەوم کرد چاوم چوو لە خەو بووم خەبەر دیم ئاسمان گرتی کەسی خۆ باجەر هەمی بەرەوژوور حوایدا لەبەر زۆری پێ نەچوو هەر لەو ڕێگایە دیم ڕێبوارێک هاو کە مامۆسایە وتم مامۆسا نازانی خەبەر ئاسمان گرتیە کەسی خۆ باجەر وتی برا دەردنیا فەوتاوە هەڵەبجە و خوڵمار هەمی گیراوە هەر لە دووجەیلە هەتا شیرەمەڕ هیچی تیان نییە غەیری تۆپ و شەڕ دێخۆشەکانی تەوێڵە و بیارە هەرسی خۆ باجەر تیانتیزارە.